ئەو سەردانە بۆ بزانن لە چ شوێنێک دەتوانن هاوکاری بکەن و وعدیان پێداین کە لە چەند جونگەیە کە گرنگەکان بە تایبەتی لە مەسەلەی سکاڵا یان لە مەسەلەی هەژمارکردنەکان یارمەتیمان بدەن. طبعا ئەو تیمێکی باڵانە کە دوای ئەوەی کە دیراست و پێداویستەکانی ئێمە لێر لەو کۆبوونەوە باسمان کرد ئەوان تیمێکی تەکنیکەل دەنێرن لە بۆ هەموو ئەو بەدرانەی کە ئەمە پێویستمانە. پرۆسەی وربینی لە ناوی کاندیدان 95% تەواو بووە. مەسەلەکە تەنها ئەوە نییە ناوانە دەنێرێن بۆ مؤسسەکان هەندێک جار ناوەکان لێک دەچن وربینی زیاتر دەکەین 95% زیاتر تەواو بووە و داواش دەکەین لە هەموو کاندیدەکان و حیزبەکان پابەند بن بە یاسا و ڕێنمایەکانی ما و ئەو کاندیدەی کە کاندیدە لەوە هەڵبژاردنە پێویستە ئیلتیزامە قانونی و ئیلتیزامە ئەخلاقیەکەوەی لێ بکە پابەند بی بە یاساکانی گەمەی هەڵبژاردن. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کوردستان لە چەند بوارێکی تایبەتە داوای لە ئێمە کردووە کە هاوکاریان پێشکەش بکەین و ئێمەش بەپێی توانەکانی خۆمان و ئەو ئەزمونەی کە هەمانە دراسی ئەو داواکاریان ئەەکەین و هەوڵەدەین هاوکاریان پێشکەش بکەین. بۆ پێی ئەرکی ئێمە پێشکەشکردنی هاوکاریە بۆ کۆمیسیۆن ئێمە ناتوانین لە ڕۆژی هەڵبژاردن چاودێری پرۆسی هەڵبژاردن بکەین چونکە ئێمە خۆمان هاوکاری پێشکەش بە کۆمیسیۆنەکەین هەڵبژاردن ئەنجامدا لە هەمان کاتە ناتوانین چاودێری هەڵبژاردنەکان بکەین بەڵام ڕەنگە بە شێوەیەکی نافەرمی لە ڕۆژی دەنگدان ئامادە بین لە هەموو بنکەکان و بە شێوەیەکی نافەرمی چاودێری پرۆسی هەڵبژاردن بکەین. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە هانی کۆمەلگای نێودەوڵەتی ئەدەین بە تایبەتی نوێنەرانی وڵاتان لە بەغدا و لە هەولێر بێن و ڕۆژی هەڵبژاردنەکان چاودێری پرۆسی هەڵبژاردن.